کۆنسێرتە گەورەکەی کۆنسێرتە پڕشانازیەکەی هونەرمەند نەریمان بابان دوێنێ ئێوارە هەمومان دەزانین کە بەڕێوە چوو بە سپۆنسەری دەستگای میدیای کورسات و بە ئامادەبوونی هەزاران هەواداری هونەرمەند نەریمان بابان. کۆنسێرتەکە لە کەشێکی ئارامی شاری سلێمانیدا لە پارکی هەواری شار لە شانۆی ڕۆمانی بەڕێوەچوو کە هەوادارانی یان بڵین تەواوی هەوادارانی هونەرمەند نەریمان بابان لەوێ ئامادەبوون و گۆرانەکانیان لەو کەش و هەوا خۆشەیە لەگەڵ هونەرمەند نەریمان بابانە ئاوتەوە. گۆرانی تایبەت پێشکەشکرا و هونەرمەند نەریمان بابان خۆی نەریتێکی هەیە لە کۆنسێرتەکانیا پشتگیری ئەو هونەرمەنداناکە کە تازە یەنە ناو بوارەکەوە و بۆ ئەم جارەش پشتگیری هونەرمەند دیلان هونەری کردبوو لەگەڵ هونەرمەند دیلان هونەرە گۆرانیەکان پێشکەش کرد بۆ هەواداران و ئامادەبووانی کۆنسێرتەکە. هاوکارمان سۆنیا جەلیل لە سەرەتای ئامادەکاریەکانی کۆنسێرتەکەەوە لەگەڵ هونەرمەند نەریمان بابان و ستافەکەی کاری کردووە لەگەڵیان بووە چۆتە لایەن کە لە ئامادەکاریەکان بزانن چی ئەکرێت خەریکی چین و وەکو کورسات مەگەزینیش یەکەم شوێن بووین یەکەم بەرنامە بووین یەکەم شاشە بووین کە ئەوەمان ڕاگەیاند کە کۆنسێرتەکەی نەریمان بابان لەکوێ ئەکرێت ناوی چییە و کەی کۆنسێرتەکەی هونەرمەند نەریمان بابان دەکرێت. و هاوکارمان سۆنیا هەر لە چاوپێکەوتنەکانە چەند پرسیارێکی لە هونەرمەند نەریمان بابان کردووە ئەویش وەڵامی پرسیارەکانی یاوەتەوە کە ماک ئەو ماکە چییە کە لە سەر هونەرمەند نەریمان بابان ئەم کۆنسێرتی ماک جێی دەهێڵێت و ئاسەواری کۆنسێرتی ماک لەسەر هونەرمەندی گەورە نەریمان بابان چی دەبێت وەڵامەکەی لەم چاوپێکەوتنەیە دەبینین. سڵاوتان لێبێ ئێمە ئێستا لە شانۆی ڕۆمانی هەواری شارین ئێستا ئێمە لە نێو گرمەی ئامادەکاریەکانین بۆ بەڕێوەچوونی گەورەترین کۆنسێرت ئەویش کۆنسێرتی ماکی هونەرمەند نەریمان بابانە. ئێمە لەگەڵ هونەرمەند نەریمان بابانی چەند سەعاتێکی کەمی ماوە بۆ بەڕێوەچوونی گەورەترین کۆنسێرت بە ناوی ماک. کاک نەریمان سڵاو لەبێ چۆن؟ سڵاو لە ئێوە بەخێر بێن سەرچاوی ئێمە هاتن. پێمان بڵێ چ هەستێکەیە چ دوای چەند سەعاتێکی تر بە هەوادارانە شا دەبیتەوە و گەورەترین کۆنسێرتیان پێشکەشەکەی؟ هەستێکی زۆر خۆشە و هەستێکی ترسناکیشە لە عینی کاتە چکە یەکەم جارمانە لەم جێگە گەورەیە بین بەڵام لە هەموو حاڵەتێکە هەستێکی زۆر خۆشە بۆ یەکەم جارە بۆ ڕێژە فراوانە بەرامبەر هەوادارەکان ببمەوە و داواکاریشم لێیان کە جەوێکی ئارام بێ هەمومان بەیەکەوە گۆرانەکان بڵینەوە و ئێوارەیەکی خۆشمان هەبێ بەیەکەوە. لێسا خۆت و ستافەکەت ئامادەن؟ ئێمە وەکو خۆمان هەمومان ئامادەی پشت بەخوا ئیشەڵا شتێکی سەرکەوتووەکەی. پێمان بڵێ نەریمان بابان بۆ ناسراو هەندێک کات لە کۆنسێرتەکانیان عینێک چاویل کە بەکارهێنێت لەم کۆنسێرتە بەکارێنیت؟ خۆی ڕاستی بێت شەو بێ نابێ و عینەکە بەکاربێنی بەڵام ئێمە کێشەی لایتمان هەیە سپۆت لایت کاتێک کە تۆ گۆرانێکە هەڵی سپۆت لایت تێگێتە سەر تۆ لەبەر وێنەگرتنی تۆ ئەبێت زۆر بەخۆت و زۆر بەهێزە لەو کاتا من نەئەتوانم نووسینەکەی بەردەمەم بخوێنمەوە نەخەڵکە کەشە بینم ناچارە بم ئەو عینەکە بەکاربێنم بۆی هەم چاوم لە تێکستەکانم بێ هەم چاویشم لە خەڵکەکە بێ و لە کاردانەوەیان بێت ئەجینان ڕاستی بێ خۆی نابێ بەکاری بێنی بەس چارمان نییە و لێمان ببورن کە بەکارێهێنی. کاک نەریمان دوا پرسیار کۆنسێرتی ماک چ ماکێک لە توایە جێڵێت؟ ئەو ئەبێ بیخینە دوای کۆنسێرتەکە و ئەو کاتە ئیشەڵا چاومان بەیەکەکەێت بەس وەڵامی ئەومەیتەوە دوای کۆنسێرتەکە؟ ئیشاءالله بەتاکید وەڵام پێێمەوە کە چماکێ بەجێخەوە. خۆش بێمە زۆر سپاس بە هیوای ئەوەی کۆنسێرتێکی زۆر باش پێشکەش بکەین. من زۆر سپاسیەوە کەم و عەزیەتان کێشا و سەرچاوی ئێمە هات. توی بری حالت نبود لبختی من با بالت درونه تو توانی بود بالام سجار توانی ڕۆژی کۆنسێرتەکەیە دوایین ئامادەکاریەکانی ستافەکە ئەبینرێت لەلایەن ئەو موزیسیان و هونەرمەندانەی کە ماوەیەکە سەرقاڵی ڕاهێنانن بۆی بتوانن جوانترین کۆنسێرت بە ناوی کۆنسێرتی ماکی هونەرمەند نەریمان بابان پێشکەش بکەن. ئەمڕۆ لێرە ئێمە وەکو ستافی کورسات مەگەزین لێرەین دەمانەوێت زۆرترین ئەو دیمانانەتان بۆ بگوازینەوانەیە کە لە نێو کۆنسێرتەکەدا هەیە و
دواترین لە جوانی هونەرمەند نەریمان بابانیشتان بۆ بگەڕێنەوە کە بزانین ئایا کۆنسێرتی ماک چ ماکێک لە نێو هونەرمەند نەریمان بابانە جێدەهێڵێت لەگەڵمانە بێت. کاک دیلان سڵاو لەبێت وەکو دیارە ئەمڕۆ هونەرمەند نەریمان بابان توێی هەڵبژاردەوە کە وەکو هونەرمەندێک بتوانی لێرە چەند گۆرانێک پێشکەشکەی پێمان بڵێ چ هەستێکە بۆ تۆ. سەرەتا بەخێر بێن من هەموو کاتێک وتومە نەریمانی بابان مەدرسەیە بۆ من. ئەمڕۆ من 2000 خۆشحاڵم یەکی شانەوەیە کە وەکو گوێگرێک لە کۆنسێرتی نەریمان بابانە بەشدارم. یەکی شانەوەیە کە من کۆمەڵێک بەرهەمم هەیە بە هاوبەشی لەگەڵ مامۆستا نەریمانە پێشکەشی ئەو گوێگرە خۆشەویستەیەکەن. هەڵبەتە زۆر خۆشحاڵم. ئەرەوەی ینی پێمان بڵێ چ گۆرانێکە ئامادە کردو ئەمڕۆ بۆ هەوادارانی نەریمان بابان. وەڵاهی مامۆستا نەریمان هەڕەشەی کردوتی باسی یەک شت نەگەی هەتاکو ێڵێ ئیترەوە با باسی نەگەن هەتاکو. تا چەند لە ئێستای ئامادەن بۆ ئەوەی پێشوازی بکەن لە هەواداران؟ وڵای ترەوە خەریکی ئامادەکاریەکانین، خەریکی ساوند چێکین، شتەکان هەمووی بە شتێکی باشە ڕۆن بەڕێ و وردە وردەوە گوێگرەکانیشی تر پڕە بێتەوە شوێنەکە و مامۆستا نەریمانیش تۆزێکی تری شەڵایەت و حازرین و دەست پێکەین. کاک دیلان پێم بڵێ خۆت چ گۆرانێکی هونەرمەند نەریمان بابان زۆر لە لای تۆ تایبەتە و دایم ئەیڵیتەوانێ؟ من دایمەن وتومە خۆزگە ناخۆشترین گۆرانی نەریمانی بابانی من بووە. ئەنی کەواتە هەموو گۆرانەکانی بەدڵە؟ هەموو گۆرانەکانی یەک لە یەک لە لای من یەک لە یەک خۆشترن. پیرۆزە لێت گەورەترین سەرکەوتن و گەورەترین کۆنسێرت ئێستا کاتی وەڵامی پرسیارەکەی منە. کۆنسێرتی ماک چ ماکێکی لە نێریمان بابانە بەجێشت؟ بەخێر بن سەرچاوی من پێشەکیێمێ بڵێم زۆر زۆر سپاس بۆ خی گەورە کە ئەو خۆشەویستی خەڵکی بە من بەخشیوە. ئەوە نیعمەتێکی گەورەیە کە خەڵک ئەوەنەی خۆش بوێیت و سپاسی ئەو هەموو هەوادارە جواناکەم کە خۆشتان لەوێ بوون دوێنێ شەوبینیتان کە بە ڕۆحێکی زۆر جوانەوە پێشوازیان لە کۆنسێرتەکەمان کرد. بەڕاستی ئەوەی کە من دوێنێ شەوبینیم وای لە من کرد هەرگیز کە دڵگران نەبم بۆی ساڵانێکی زۆر لە تەمەنم ڕۆی لەو ڕێگەیە کە خەمی پێ نەخۆم کە ئەو خەڵکە جوانە و ئەو شتە جوانم لەوان بینی. تەنانەت بۆ من یەکەم جارمە لە کۆنسێرتێکە 3 جار یەک گۆرانیان بە منوتەوە قەدەوەم نەکردەوە لە پلانەکە هاتمە دەرێ لەبەرەوەی بەس دڵیەوان خۆشکەم چکە خۆشەویستی زۆرم تیابینی. بۆ پرسیارەکەشتان ئێستا وەڵامتان هێمەوە بۆ ماک کە ئاسەوارە. هیوادارم ئەو کەسەی کە ماکەی لە منا بەجێشت و ئاسەوارە ئەو برینەی کە شوێنی چانە بۆتەوە بەقەیەوە بوو بێت. سپاس. سەدان هەواداری تۆ لە شانۆی ڕۆمانی بوون. چۆن توانی بوتان کەشێکی باشیان بۆ بڕەخسێن؟ بۆ وەڵامی ئەوەش بەڕاستی ئێمە ویستمان 4 ساڵە پلانمان هەبوو لەوێ بەرنامەمان هەبوو کە کۆنسێرتێکی وا گەورە بکەین بەس شوێنەکە زۆر فراوان بوو سکوریتێکی زۆری ئەویست بۆی ئەو خەڵکەیە بە ئارامی دانیشێ. هەندێک کەس دوودڵ بوو وەکو یەکەم جار وتم بەڵام ستافێکی سکوریتی زۆر باشمان لەگەڵا بوو. کورسات خۆیان لەوێ بوون، سەرپەرشتی ئیشەکەیانە کرد، کوردشگار لەوێ بوو سەرپەرشتیە کرد، ئاسایشی سلێمانی لەوێ بوو سەرپەرشتیە کرد. وڵی بڵێم هەمویان بەشدار بوون. هەمووی لە پێناوی ئەو 5-6 هزار کەسە بوو کە کەشێکی زۆر ئارامیان بۆ دروستکەن. من لێرەوە دەستخۆشیان لێکەم زۆر سپاسیانەکەم و خۆشتان ڕاستیەکانتان بینی ئەو هەموو خێزان و خەڵکە جوانە لەوێ بوون بەبێ کێشە و بەبێ هیچ شتێ کۆنسێرتەکە کرا و زۆر بە ئارامیش تەواو بوو. من ئەمە پرسیاری هەواداران تا ئیکەم ئەو هەوادارانی لە کۆنسێرتەکە بوون دڵگران بوون لە قسەیەکی تو ئەویشەوە بوو کە وتێ ڕەنگە ئەمە دوا کۆنسێرتم بێت. بەڵێ ڕاستە منە وەکوتم هەستەکەم وەکو کۆنسێرت ئیتر
خۆی ڕاستە هونەرمەندی عەرەب هەیە تورک هەیە فارسەیە کە سەیریانەکەی ساڵی 68 کۆنسێرت ناوەکانیان ناڵێن 46 کۆنسێرت دەکەن لە ساڵێک من لە 8 ساڵە 5 کۆنسێرتم کردووە بەڵام هەست دەکەم کەمێک حەقی خۆی ماوە تێبە سلێمانی ئیتر کاتیەوە هاتووە لە کۆنسێرت لە شاری سلێمانی بۆستم ئەگەر خوا فرسەت باوتەمەند باقی بێ و خوا لە پشت بێت ئیشەڵا بەرەو شارەکانی ترە ڕۆین و ئەو بەرنامانەی هەمانە بۆوانیشی بگەێنین هەمیشە نەریمان بابان تەمەند درێژ بێ و هونەرە بەرز و باڵاکەی لەنێو ئێمەدا نەبڕێت زۆر سپاسیەوە کەم حەزیەتتان کێشاوە لە ئەوڵەوە لەگەڵمان بوون کورسات لە ئەوڵەوە لەگەڵ ئێمە بۆ دەست خۆشیان لێکەم سپاسدانەکەم میلاد بوونیەوە